بە مەبەستی لە نزیکەوە ئاگاداربوون لا بەڕێوەچوونی شوکار و کاری بنکەلاوەچیەکانی کۆمسیۆن لا سنووری سۆران و بەرزکردنەوەی گرفت و داواکاریەکانیان شێروانزرار ئەندامی ئەنجومەنی کۆمسیاران و وتەبێژی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانی کوردستان بنکەلاوەچیەکانی کۆمسیۆنی لە دەبەرەکە بەسەر کردەوە. وتەبێژی کۆمسیۆن داوا لە هاوڵاتیان دەکات با گوڕوتینەوە بێن و سەردانی بنکەکانی کۆمسیۆن بکەن بۆ تاکیدکردنەوەی ناوەکانیان بۆ ئەوەی لە هەڵبژارنەکان بێبەش نەبن. ئێستا بەڕاستی وا ئیش دەکەین کە 30% هەڵبژاردن بکرێت و تاکو ئێستا هیچ شتێکی فەرمی بە ئێمە نەگەیشتووە و ئێمە لە کارەکانی خۆمان بەردەوام دەبین تاکو پشتی فەرمیان پێ نەگات چکە ئاڕاستی ئێمە وایە کە بەڕاستی لە 30 بکرێ و داواشمان کردو لە حکوومەت هەرێمی کوردستان و لە پەرلەمان ئەگەرێک هەیە بەحەقەت نەیخەنە ناو کاتی هەڵبژاردنەکان بۆی خەڵک دوودڵ نەبێ هەموو ئاراستەکانی ئێمە وە بە خۆتان ئاگادارن کە بنکەکانی تۆماری دەنگداران کراوتەوە و ئێمە تیر و پشک بۆ قاوارە سیاسیەکان کراوە و بڕیار ئێمە لە هەفتەیدا ینی تاکو 25 مانگ ناوی سەرجەم پاڵەوراوان وەربگرین ئەوانە هەمووی بەڕاستی بەڵگە و دەلایلی ئەوەیە کە ئێمە هەموو قۆناغەکانمان تێپەڕاندووە و ئومێد دەکەین کە ئەگەر لەسەر پرسی هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکانە دەکرێت کاتێکی کە بۆیان دیاری بکرێت بەڵام هەڵبژارنی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. بۆ دەستەبەرکردنی مافی دەنگدان هاوڵاتیان پێویستە سەردانی بنکەکانی دەنگدان بکەن و تاکید لە ناوەکانیان بکەنەوە بۆ ئەوەی لە ڕۆژی دەنگدان تووشی گرفت نەبن. لە سەرجەم شار و شارۆچکەکانیش چەندین بنکەی لاوەچی کراونەتەوە. بەڵێ بەنسبەت نوێکردنەوەی بنکەی تۆماری دەنگدەران ئێمە لە سنووری پارێزگای هەولێر 76 بنکەمان هەیە 26 بنکە لە دەرەوەی شار و 50 بنکەش لە ناوەوەی شار لە سنووری قەزای سۆرانیش ئێمە لە ناو سنتەری شار 5 بنکەمان هەیە لە خەلیفان 2 بنکەی لاوەچیمان هەیە داواکارین لە هاوڵاتیان کە تاکو 15 بەدەم بنکانی لاوەچیەوە بسن بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران یاخود سڕینەوەی ناوی مردوو و زیادکردن ئەوانەی کە شمولی دەنگدان دەکەن و ئەوانەی کە ناوی لێکچویان هەیە و ئەوانەی کە سەروی 90 ساڵن بە مەبەستی جێبەجێکردن و وەگەوەی کە هەڵبژاردن مافە هەر 4 ساڵ جارێک لە پێناو دەستەبەرکردنی ئەو مافە پێویستە هاوڵاتیان سەردانی بنکە لاوەچیەکان بکەن. ئەگەرچی لە هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەهۆی سەختەکاری و دزینی دەنجی هاوڵاتیان لەلایەن هەردوو حیزبی دەسەڵات جۆرێک لە نائومێدی لای هاوڵاتیان دروست بووە. بەڵام بۆ ڕێگری لەم کارە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانی کوردستان بڕیاری داوا دەنگەکان بەدەست ئەژمار بکرێنەوە. بۆیە بەشداری هاوڵاتیان گرنگە و پێویستە هاوڵاتیان بە گوڕوتینەوە بەدەم هەڵبژارنەکانی کوردستانەوە بچن بۆ ئەوەی نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن و گەندەڵکاران سزا بدەن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.